من لێرە ڕێنماییەک ئێم بە هەر کەسێک کە لە بوارێکە باش نییە. بۆ نمونە تۆ لە بیرکاری باش نیت، یان تۆ لە زمانی عەرەبی باش نیت، یاخود لە زمانی ئینگلیزی باش نیت. وەرە چی بکە؟ بڕیار بە متابعەی ئەو شتانە بکە کە ئاسان و ئەیانزانیت، تەمرینیان پێ بکە لەسەرەوەی بە خێرایی هەڵیانیتەوە لاپەڕەکان، یاخود ئەوەی دەنگەکان سەریع بکەیت و گوێ بگریت. ئەمە ئەو شتێک کە ئیزانی. وە لە هەمان کاتە وەرە دەیان کتێب بێنە لاپەڕەکانی هەڵەرە و تەماشای بکە. ئەتێ عەرەبی باش ببی، ماوەیەک جارجارە خۆتکە بە ژوورێکە کتێبێکی عەرەبی بگرە بەدەستەوە، تەنها لاپەڕەکانی هەڵەرەوە. ئەگەر حەزت کرد شتێ بخوێنیتەوە بیخوێنەرەوە، ئەگەر حەزت کرد سەرنجی شتێبی سەرنجی شتێبە. وە تۆ بەمە لە ماوەی چەند مانگێکە پەیامێکی زۆر ئەنێری بۆ مێشکت. مێشکی تۆ دوجار کاتێکیش کە ئەخەوی دائەنیشێ پرۆسێسی ئەم زانیاریانەکە، وە کاتێک ئەزانی ڕۆژێکیە ئەو شتە بەلاتەوە ئاسانەوێت. با من نمونەیەک بڵم، تۆ لە گرامەری ئینگلیزی خراپیت، وەرە چەند کتێبێکی گرامەری ئینگلیزی لە دەوری خۆت کۆکەرەوە، هەموو ڕۆژێ ئەگەر بە تەماشاکردنی کە خێراش بوو لاپەڕەشە هەڵاوەتەوە، تۆ تەنها تەماشا بکە یاخود تەنها گوێ بگرە بە سەریعی، وە تۆ ئەگەرچی ڕۆژانە نیو سەعاتێک بەمەوە خەریکە بی یا 10 دقە بەمەوە خەریکە بی، دڵنیا بە دوای 7-8 مانگ مێشکی تۆ بەڕووی ئەو زانستا ئەکرێتەوە کاتێک گەزانی شتەکە زۆر زۆر ئاسانە. ئەوە نەبوو کە لە سەرەتاوە بەلاتەوە قرس بوو تێنە ئەگەشتی مێشکت پرۆسێسی ناکرد.